سەبارەت بە هەواڵ و وێنەی ساختە کە میدیاکان بڵاویەکەنەوە بۆ چاوەشەکردنی خەڵک بۆی ڕاستیەکانیان لەلا ون بکەن هەڵە شتەکانیان پێ بگەێنن زانێرەکانیان پێ بگەێنن لە سۆدیۆ میانباری داری بەڕێز دکتۆر ئارشەد خەلیل شوانی مامۆستای بەشی ڕاگەیاندنمان کردۆ زانکۆی سەلاحەدین پێکەوە گفتوگوی زیاترەکەین سەبارەت بەم چاوەشەکاریانەکان دێ لە ڕاگەیانەکان ئەنجامیەدەن و ڕاستیەکان چین چۆن دەرەکەون. سەرەتا باسی کوێنەکانتان بۆکەم لە دوای هێرشە موشەکەی ئێران بۆ سەر هەولێرەوە بەتایبەت بۆ سەر ماڵی شەید پێشڕەوزەی میدیاکانی ئێران بۆ ئەوەی بیانەوێ ئەوە بسەلمێنن گوایەوەی ئەوان و توانە ڕاستە و ماڵەکەی شەید پێشڕە و بارگای موساد بووە ئەم وێنانەیان بڵاو کردەوەک لە لێرەی بیننیکی لە وێنانەیە کە ئەمە ئەڕاستی وێنەکە ئەمەیە ئەم کەسە لەگەڵم حاخامە لە شوێنێک پێکەوە وێنیان گرتووە ئەسڵەن کەسەکەش ئیسرائیلی نییە ڕووسیە حاخامێکی ڕووسیە بەڵام لە ڕێگەی چەند بەرنامەیەکی دەستکاریکردنەوە کە ئێستا چەندەها بەرنامە هەیە بەتایبەت ژیری دەستکردەیە گۆڕانیان کردو و شەید پێشەویان لە تەنیشتی داناوە لەم وێنەی ترە ئەبێنرێت کە هێزی پێشمەرگی کوردستان لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی لە شەڕی دژی داعش بوون لێرە شەید پێشەویان بەم شێوەیە بۆ زیاد کردەوە بەڵام بە تەواوی لە وێنەکانە دیارە کە فەیکن دەستکاری کراون. ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر ئارشەد. دکتۆر بەخێر بن. سپاس کاکەمەر. دکتۆر با سەرەتا لەوە دەست پێکەم هەر وێنانە بڵاو کرایەوە کوردستان 24 وەکو یەکەم میدیا ڕاستی وێنەکانی خستە ڕوو ئەمە تا چەند گرنگە میدیا ئەرکی ڕاستەقینەی خۆی جێبەجێ بکات کە دەرخستنی ڕاستیەکان بێ ڕوونکردنەوەی ڕاستیەکان بێ بۆ خەڵک. کاکۆمەر پێم خۆشە هەر تعریفێکی ئەم سەختە وێنانە یان ڤیدیۆ هەواڵانە بکەم بۆی بەرچاومان ڕوون بێت گرنگەکەی چییە بۆەوەی ڕاستەکە دەرکەوێت. خۆی سەختە هەواڵیان سەختە وێنە یان وێنەی فێک بریتە لە وێنەیەکی چەواشەکاری لەسەر بنەمایەکی ناڕاست بە سوودوەرگرتن لە بارودۆخێکی تایبەت کەسانی تایبەت بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان لە ڕێگەی ئامرازێکی ڕاگەاندن بۆ چاواشەکردنی جەماوەەر بەکاردێن. ئەگەر ئێمە باسی ئەم وێنانە بکەین کە 24 ئاشکرا کرد گرنگی چییە بۆ خەڵکو بۆ جەماوەەرەکەی بیزانن وێنەیەکی چاواشەکار بوو بنەمایەکی تایبەتی هەبوو ئەویش هێرشەکانی کۆماری ئیسلامی ئێران بوو بۆ سەر هەرێمی کوردستان بنەمایەکیان هەبوو بۆ سوودوەرگرتن لەم بنەما تایبەتیە چاواشەکاری ڕایگشتی بوو بینیمان ڕایگشتی لەسەر ئەم بۆمبارانە هاتەدەنگ لە تەواوی جیهان لە کۆمەلگای نێودەوڵەتی ئەوە دەبینی لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە شار و شارۆچکەکان لە قەزا و ناحیەکان خۆپیشاندانە لە دەرەوە سەرۆکوەزیران لە داوز بوو دەیان سەرکردەی جیهانی بینی عێراق یەکەم جارە ئەندا بەهێزەوە یعنی بەدەم داواکارەکانی هەرێمی کوردستان و پێشەلکارەکانی ئێران دێت سکاڵاکردنی لە دادگای نێودەوڵەتی و لە نەتەوەیە گرتووەکان و لە ئاسایشی نێودەوڵەتی ئەمانە وای کرد ئێران پەنا بۆ چاواشەکارێک ببە بۆ ئەوەی پەردەپۆشی ئەم هێرشانە بکات بنەمایەکی هەبوو بۆ ئەوەی سوودی لەم بنەمایە بینی بۆ بەرژەوەندی خۆی گرنگەکەی ئەمە بوو ئێستا ئێران میدیاکانی ئێران پێش چەند دقەیەک لە ئینهاوسەکەی ئێوە باس کرا میدیاکانی ئێران تەنانەت پرێس تیڤ ئێرانی کەناڵی دەنگ و ڕەنگی ئێرانی دەڵێ من یەکەم خەبەر نەبوومە تەنانەت ئاژانسی تەسنیمیش دەڵێ من یەکەم خەبەر نەبوومە ئەمانە تیمی سایبەری سایبەر سکیوریتی و دیجیتال سکیوریتی سوپای پازداران دروستی کردووە. ئەم وێنەیە ئەگەر دەبینی کاک کۆمەر باسی بکەم ئەم وێنەیەکی فەردی کاک پێشرەوە لە ئۆفیسی خۆی ژیراوە سکانیان کرد هەلیان گرتووە لێرەیاندانە فەکتۆر باس کرد کە ئەو وێنانە ئەو وێنەی شەید پێشڕۆ لە ئۆفیسی خۆی بۆ ڕەنگە بەڵام بۆ هاوڵەتێکی ئاسایی کەم وێنانە بینێ نەتوانێت ڕاستیەکان بزانێ بێگومان ئەرکی میدیایە یان کەسانی شارەزان کە ئەم ڕاستیانە ڕوونکەنەوە بەڵام کەس دەتوانێت هاوڵاتی بینەرێکی ئاسایی خوێنەرێکی ئاسایی توانێمانە چۆن لێک جاکاتەوە. سەرەتا ڕووم لە بینەرانی کوردستان بیستار دەکەم ماڵپەڕێکمان هەیە بە ناوی فۆتۆ فڕێلێنسی ئێستا ئەگەر بستنە سەر ماڵپەڕەکە هەر ئەم فۆتۆیە بیستار بەڵاوی کردوێتەوە یەکسەر ئەم فۆتۆیە داخلی ماڵپەڕەکە بکەن ئەبدێتی ماڵپەڕە بکەن لە 5 شوێنان دەلێ دەستکاری کراوە سکان دەکە ئەم ماڵپەڕەیە بەدادی پزیشکی وێنە دانراوە شوێنەکانی دەستکاریکردنی ئەگەر سەیری ئەم وێنەکەین لە 5 شوێنان دەستکاری ئەم وێنەیە کراوە ئەگە بۆ بینەران شیکەینەوە سەرەتا لەم گارسۆنە سیرکە لێرەیان سەرەکەی براوە لێرە ئافرەتە لێرەکەی لێرە سەری براوە کراوەتە پیاو ئەمە یەک ئەم پیاوەی کە لە دوای ئەمە دەرکەوتووە ئەگەر سەیریکەی عینەکەیەکی لە چاوە لێرەدا گیراوە ڕەش کراوە ئەم مایکەی دوای سەرکی ئەگەر سیرکەی ئیزافەتان کراوە جگە لە وێنە سەرەکەی کە جگە لە گوڵەکەش سیرکەی لێرە ڕۆناکترە لێرە تاری کراوە جگە لە وێنە سەرەکەی شەید پێشرە و دزرەیش کە دەستکاری کراوە
بە تێن ئای بە مایکرۆسۆفت بینک بە یاندێکس بە گۆگل ئیمێج بە فۆتۆفرێنسی بە هەر پێنجیان دەتوانی بدۆزیەوە ئێستا ئەم وێنەی ببن لە ناو ئەم لینکانە ئەم ماڵپەڕانە داینێن تەنها ئەم وێنە دەداتێ بۆچی تەنها ئەم وێنە دەداتێ چونکە تەنها ئەم وێنە دروستکراوەی ئاژانسی تەسنیمی ئێرانی بەڵاوی کردوێتەوە وێنەی تری نییە ئەگەر بێت و پێشڕەو دزرەی ئەم وێنەی گرتی بێتەوە لەگەڵ ئەم کەسە پێشووتر لە پلاتفۆرمەکانی میدیا یاخود لە نێت هەرداخلی ئینتەرنێت ببێت دەتوانی بۆ چەند جارێکی تر تێن ئای زیاتر لە 30 میلیارد وێنەی تێدا سێف کراوە هەر وێنەیە کە داخلی نێت ببێت لەوێ بوونی هەیە باشە ئێستا بۆچی بوونی نییە لەبەرەوەی پێشووتر بوونی نەبووە ئیدێت کراوە دەستکاری کراوە لەلایەن تیمی سایبەر سکیوریتی و دیجیتال سکیوریتی سوپای پاسدارانەوە دروست کراوە ئەم وێنەش لە ئۆفیسەکەی خۆی هەیە بە ستافی کوردستان 24 داوە دەتوانێت دواتر بەکاری بێن هەڵگیراوە لە تەنیشتی دانراوە یعنی وێنەی فەردیەکە هەیە فرسەتیان زانیوە وێنەیەکی فەردی هەیە کەسی لە تەنیش نییە بە ئاسانتر دەتوانی لە تەنیش کەسێکی تر دابدرێ بۆیە ئەم لینکانێک کە باسم کرد هەمیان دێکس یان گۆگل ئیمێج مایکرۆسۆفت بینک فۆتۆفرێنسی ئەمانە هەموو دەتوانی پێی بدۆزیەوە ئەگەر بینەرەکان بیانوێ ڕاستەقینەکەی بدۆزنەوە لە دوای سال بە کورتی وەڵام بێتەوە سپاس دەکەم تا چەند گرنگە میدیا ئاگاداری هەواڵی ساختە و وێنەی ساختە بێ ئێستا میدیاکانی ئێران ئەڵێن کە ئەوان لە سەرچاوەیەکی ئەمنیەوە ئەم زانیاریانە پێدراوە تر ئایا بەدەدا چوون یان نەکردو یانە شتێ چەند گرنگە میدیا ئاگای لەمە بێت گرنگترین شت بۆ میدیا لە بارودۆخێکی تایبەت و هاوشێوەی ئەو بارودۆخی کە هێرشکرا سەر هەرێمی کوردستان زۆر بە حەزەرەوە تعامل لەگەڵ ئەم بابەتانە بکە بە تایبەتی لایەنی بەرامبەر کە ئەم لایەنەی کە تاوانبارە بە هێرشەکە دەیهەوێت بۆ پەردەپۆشکردنی خۆی پەنا بۆ هەموو تەنانەت ڤیدیۆش فێک دەکرێت دەنگیش فێک دەکرێت ئێستا سەردەمی تەکنۆلۆژی وای هەموو ئەم شتانە فێک دەکرێت ژیری دەستکرد دەتوانانی هەموو شتەکان تەنها سی چرکەی دەنگی توی بەسە بۆی بتوانانی کۆی دەنگی تو بۆمەوە یەک کاژمێر فێک بکات بۆیە لەم سەردەمە گرینگە میدیا دەبل چێک بکات بینەریش چاوکراوە بیچاوی لە میدیاکان بێت بۆ ئەوی کامە ڕاستەقینەیە کامە فێکە چۆن دەیناسیەوە ئەم پێنج ماڵپەڕێ ئاماژەم پێدا بۆ هەموو وێنەکان بۆی بگەڕێنەوە تێن ئای یان دێکستە مایکرۆسۆفت بینکە گۆگل ئیمێجا فۆتۆفرێنسی ئەمانە داتی فۆتۆنە یان ئەمەنیستی یوتیوب داتا ڤیوە هەموو ڤیدیۆەکانت بۆ دەگەڕێنەوە سەردۆخی ڕاستەقینەی خۆی لە هەر شوێنێک دەستکاری کرابوو لە هەر شوێنێک ئیدیتە کرابوو نیشانت دەدا و ئەلوانت دەکات پێت دەڵێت ئەمە ئەم شوێنانە دەستکاری کرا ئەمە پێشەوەی داخلی بەرنامەکە بم من سەیرم کرد لە پێنج شوێنان دەستکاری ئەم فۆتۆیە کراوەتە ناوێنەی ڕاستەقینەی شێت پێشڕەو نییە پێنج شوێنی تریان دەستکاری کردە زۆر بەزیرەکانش دەستکاریان کردووە یعنی کەسێکی ئاسایی نەبووە تیمێکی هەواڵگیری تیمێکی سایبەر سکیوریتی زۆر بەهێز بە دوای ئەم بێنە بووە بۆ ئەوەی ئەو پەردەپۆشکردنی ئەم هێرشەی کە ئەم فشارانە لەسەر کۆماری ئیسلامی ئێرانە و ئەم دەنگدانە نێودەوڵەتیە و ئەو فشارە ناو خۆیانە و ئەم ڕایگشتێ لەسەری دروست بووە لەسەر خۆی کەم کاتەوە سواس دکتۆر ڕەشەد خەلیشوانی مامۆستای بەشی ڕاگەاندن لە زانکۆی سەلاحەدین سواس بۆ ئامادەبوون و ڕوونکردنەوەکانتان بەخێراتن دکتۆر سپاس بۆ بەڕێستان سپاس